سڵاوتان لەبێ بیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤیزیۆن سلێمانی لە بەرنامەیەکی دیکەی بازنەی هەڵبژاردندا هاتمەوە وڵاتان. هەمیشە گوتومە لەگەڵ بربژێرە بەهێزەکانی پارتی دیموکراتی کوردستان هەوڵ دەدەین لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستاندا دەنگ و ڕەنگ و هێزێکی نوێ بن. ئەمڕۆ بەڕێز دڵشاد عومەر نووری وەکو بربژێری ژمارە 20 لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان لە بەرنامەی بازنەی هەڵبژاردنەوە لەگەڵمانە. بەڕێز کاک دڵشاد بەخێر بیت. سپاس بۆ زۆر سپاس بۆ بەڕێستان. کاک دڵشاد، من پرسیار دەکەم هەمیشە دەمەوێت بزانم بربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان بۆ خۆیان بربژێر کردووە. سڵاو ڕێز بۆ کەناڵە بە ڕێزەکەتان. وەڵا بێگومان هەر بەعام لە هەموو دنیادا بەگشتی خۆ بربژێرکردن ئەبێ مەهامی خزمەتکردن بێ. باشە ئەبێ ئامانج لێی خزمەتکردنی وڵات بێ، ئەبێ ئامانج لێی گۆڕانکاری باش بێ، ئەبێ ئامانج لێی گۆڕانکاری بەرە و پێشکەوتن بێ. ئەمە مەهامی ئەساسیەوە. کاندیدا کادرانی پارتیش خەڵکی پارتیش کە خۆیان کاندید دەکەن کە خۆیان بربژێر دەکەن بێگومان ئەم وڵاتی ئێمە پێویستی بە خەڵکانێکە کە بچنە پەرلەمان و ببن بە ئەندامی پەرلەمان کە بتوان کە دڵسۆزیەم نیشتیمانە بن. ئێمە وەکو دڵسۆزانی ئەم نیشتیمانە خۆمان کاندید کردووە. ئێمە هەست بە لەسەر ئەم هەموو خزمەتی کە کراوە، لەسەر ئەم هەموو پێشکەوتنی کە لە هەرێمدا هەیە هەست دەکەین کۆمەڵێک لاولایەن هەن کە خەڵگە بەنە پەرلەمانەوە کاریگەری خراپیان لەسەر ڕەوتی یاسایی و ڕەوتی پێشکەوتنی ئەم هەرێمە هەیە، بە تایبەتی لە مەجای یاساکاندا، لە مەجای وەستاندنی یاساکاندا، لە مەجای پەکخستنی شتە یاسایەکاندا. باشە، پارتی خۆی بە خەمخۆری کوردستان دەزانێت؟ بێگومان خۆی ئەمەگەر لەگەڵ هەر بربژێریشی لایەنەکانی تیشکەین ئەم قسەیە ئەکرێ، بەڵام ئێمە لە واقعدا سەلماندوومانە لە خولەکانی ڕابردوش و لەم خولەی ئێستاش و لە خولەکانی داهاتوشدا هەمیشە بەهێزترین بربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستانن. بربژێرەکانمان جۆرە جۆرن لە هەموو تەمەنەکانی تایە، بربژێرەکانمان لە هەموو ئاستەکانی کۆمەڵایەتی و خوێنەواری تایە، ئێمە لە هەموو جۆرە شەهادەکانی تایە. ئەم کەواتە دەتەوێت بڵێیت بە تەواوی ڕەنگەکان و شارەزابوونەکانەوە ئەمە ئەتانەوێت لە ئایندەی پەرلەمانی کوردستاندا ببنە زمان حاڵی هاوڵاتیانی کوردستان. ئێمە هەر زمان حاڵی هاوڵاتیانی کوردستان باشە، بەڵام بە هێزێکی نوێ بە زمان حاڵیش دەمێنینەوە. بەڵام دەکرێت شێوازی کارکردنمان بگۆڕین وایشی گۆڕین. چۆن بیگۆڕن؟ چۆن بۆ نمونە لە خولەکانی ڕابردوودا زۆر جار بە پێی ئیستیحقاق ئینتیخابی پێی ئەنجامەکانی هەڵبژاردن پارتی کۆمەڵێک ئیستیحقاقی دەنگەکانی خۆی بەخشیوە بەلایەنەکانیوە طبعاً بە کۆمەڵی لایەنی تر بۆ ئەوەی حکوومەت پێک بێ وە گرفت بۆ حکومڕانی گرفت بۆ حکومڕانی دروست نەبێ، بۆ ئەوەی هیچ لایەنێک هەست بەوە نەکا کە کەمی بەرکەوت. باشە، بۆ قسەی جەنابتان ینی لە نێو کوردستاندا حزب هەبووە هیچ دەنگیشی نەبووە، ینی هێزی نەبووە، بەڵام پارتی وەکو ئەو دەنگ و هێزەی کە هەیە بۆ ئەوانیشی بەشدار کردووە لە حکوومەتدا، هەرچۆن هەبێ وەزیرێکشی پێیاون. ئەمە ئەو پەڕی دەسەڵات و خۆگونجاندنی پارتی دیموکراتی کوردستان بوو بۆ لایەنەکانی دیکە؟ بێگومان هەموو شتێک سەلماندنیە. من کاتێک کە خۆم بە دڵسۆزی ئەم نیشتیمانە ئەزانم، کاتێک کە من وەکو پارتی دیموکراتی کوردستان ئێمە وەکو پارتیەکان خۆمان بە دڵسۆزی ئەم نیشتیمانە ئەزانین، خۆمان بە خەمخۆری ئەم نیشتیمانە ئەزانین، ئەبێ قوربانی بۆ بدەین. قوربانیمان بە دەنگەکانمان داوە، بە پۆستەکانمان داوە و سەلماندوومانە پۆست لای ئێمە گرنگ نییە، خزمەت گرنگە. ئێمە ئێستیحقاقی پارتیمان داوە بە کۆمەڵێک لاو لایەنی تر لە مەجای جۆرا و جۆردا، بەڵام خزمەتمان لێیان ویستووە، بەڵام ئێمە گرژەکانمان ڕەواندۆتەوە. گرژەکانمان ڕەواندۆ. ئەمە گرنگە بۆ حزبێکی فەرمانڕەوا و با بڵێن حکومڕانێکی باش کە کێشە و گرفتەکان کە بکاتەوە نەک گەورەیان کات. بەتەئکید بارودۆخ هەر بارودۆخێک پێویستی بە شێوازێکی حکومڕانیە. باشە بارودۆخی هەرێمی کوردستان ئەوەی دەوێت پارتی هەمیشە پێش ئەوەی بیر لەوە بکاتەوە پارتی چی ئەوێ، بیر لەوە ئەکاتەوە خەڵک چی ئەوێ. باشە، پارتی تەواوی حزبەکانی فێری حەزبایەتی و کوردایەتی کرد. ئەگەر کووردا هەرچۆن هەبێت
هەندێک لەلایەنەکان لایەن نابێت لە کوردایەتی بەڵام پارتی هەر بە کوردایەتی خۆی ماوەتەوە دەتەوێت بڵیت یەکەم هەنگاوی کوردایەتی لە کوردستاندا کە هەنگاوی بۆنرابێت لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و ڕێبەران و سەرکردە مەزنەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە کاری بۆ کراوە بە دڵنیایەوە هەر لە سەرەتای دروستبوونیەوە پێش ئەوەی حکومەت تەشکیلکە پێش ئەوەی حکومەتی هەبێ لە سەرەتای دروستبوونیەوە کۆمەڵێک گرفت هەبووە خەڵکانێک هەبوون کە ویستویانە لە سەرەتای دامەزراندنی پارتیەوە گرفت بۆ دامەزراندنی پارتی دروستکەن ئالەو کاتەوە قیادەی پارتی بە ڕێبەرایەتی ڕێبەری مەزن مەلا مستەفای بارزانی توانیویانە ئەو ئاستەنگانە تێپەڕێنن ئەو ئاستەنگانە لابەرن ئەویش بەوەی کە گەورەی خۆیان لە بەخشینی کۆمەڵی خەڵک لە بەخشینی کۆمەڵە پلۆپۆستا باش هەندێک لەلایەنەکان لە مێژە و لە مێژوش ویستویانە گرفت بۆ بەرەو پێشچوونەکانی پارتی دیموکراتی کوردستان دروستکەن ئەمە خاڵێک دوو پارتی وەکو جەنابتان دەڵێن لەگەڵ ئانوسات و خۆناغەکاندا خۆی گونجاندووە و خۆشی نوێ کردوێتەوە ئەمە دەڵێن بەڵێ بە بەڵگە سەلمان ئەمە ئامانجی پارتیە خۆی ئامانجە گەورەکە لەگەڵ سەردەمدا خۆی دەگۆڕێت خۆی بەهێز دەکات بە پێی پێویستی بارودۆخ بڕیار دەدا پارتی جاری وا هەیە بڕیارەکە لە زەرری پارتی و پارتیەکانە بەڵام لە بەرژەوەندی میلەتایە لە بەرژەوەندی ئەم گەلەستەم دیدەیە پارتی زۆر جار بە لە دەستدانی کۆمەڵێک ئیمتیازی خۆی و جەماوەرەکەی کادیرەکانی ئەم میلەتەی لە دووبەرەکی ڕزگار کردووە ئەم میلەتەی لە نەهامەتی زیاتر ڕزگار ئەمە گرنگە بۆ پارتێکی ڕێکدا کوتراو کە پارتی دیموکراتی کوردستانە ئەزانی چۆنە پارتی ئامانجێکی هەیە لە بیدایەت کە پارتی دامەزراوە جەنابی بارزانی لێیان پرسیوە ئامانجتان چیە توتی ئەمە ئامانجی نزیکمان لا مەرکەزیە ئامانجی دوورمان دروستبوونی دەوڵەتی کوردستانە ئێستا ئەم قۆناغە لە لا مەرکەزی ئۆتۆنۆمیەوە تێپەڕیوە قۆناغی فیدرالیشمان تێپەڕانەوە باشە ئەم قۆناغانە ئێستا لەم قۆناغەیە زیاتر پێویستیمان دەتەوێت بڵێت تا پارتیما بێت کورد بەرەو پێشەوە دەڕوات کورد بەرەو سەرکەوتن و سربەخۆیی هەنگاو دەنێت بە دڵنیاییەوە خۆ هەنگاوە گەورەکەی مە سەلمانمانانی نزیکترین نمونە ڕیفراندۆمی سربەخۆی هەرێمی کوردستانە کە ئێستا لە دوای ئەنجامدانی ئەم ڕیفراندۆمە و لە دوای لێکەوتەکانی زۆربەی لاولایەنەکان لیک شاونەتەوە لەو بڕیارانەکە خۆیان خاوەنی بڕیاری خۆیان خاوەنی بڕیاری خۆیان کێ خاوەنی بڕیارەکە هێستا طبعاً خاوەنی قەزیەی کوردی پارتی دیموکراتی کوردستان لە سەروشەوە هاوڵاتیان ئەو دەنگدەرانەی کە دەنگیان ناوە بەڵێ خەڵک پارتی کردو بە خاوەنی ئەو قەزیەیە بەڵێ خەڵک بارزانی کرد بەڕابەر خەڵک کاتێک کە بارزانی شۆڕشی کرد چەکی بۆ بارزانی هەڵگرت بۆ نیشتیمان باشە جەناوی بارزانی هیچ قەزیە و کێشەیەکی لەگەڵ کەسانە بۆ شەڕ بە پێشمەرگە بکە جەناوی بارزانی قەزەی میلەتێکی هەبوو بۆیە پێویستی بە پێشمەرگە بوو کە دیفاع لەم نیشتیمانە بکە باشە ئێستا نەوەکان جیل بە جیل لەسەر ئەم ڕێگەنەتەوەی نیشتیمانیە بەردەوامن بە دڵنیاییەوە ئێمە هێشتا بە ئامانجە گەورە گەورەکە هەمیشە کاک دڵشاد دەگوترێت قوتابخانەی بارزانی ئەم قوتابخانەی بارزانیە ڕۆژ بە ڕۆژ لە گەشە سندندایە بابینەوە سەر بانگەشەی هەڵبژاردن ئێستا ئێمە لە سەروبەندی بانگەشەی هەڵبژاردندان دی لێرە و لەوێ دەبینین هەندێک لەلایەنە سیاسەکان بە زمانی تەشەنوژەوە بە زمانی تەشیرەوە بە زمانی زبرەوە لەگەڵ پارتیدا دەڵێن بەڵام پارتی خۆی بە بەرپرسیار دەزانێت و نایەوێت هەر چۆن هەیە لەم هەڵبژاردندا تەشەنوژ دروست بێت دەیەوێت بانگەشەی خۆی بە شێوەیەکی دیموکراسیانە بکات لەلایەن ڕێزدار مەسعود بارزانی ڕێزدار نێچیڤان بارزانی ڕێزدار مەسعود بارزانی پەیامەکانیان ڕۆژانە دەبینین کە پەیامی میانڕەوانن پەیامی تند نین تەشیر نین بریندارکردن نین پەیامێکی تەواوەکو گوتم دیموکراسیانن ئەم پەیامە دروست و پەیامە با بڵێن دوور لە تەشەنجانەی پارتی دیموکراتی کوردستان وامان لێ دەکات کە ئێمە هەنگاو بۆ قۆناغێکی خراپ نەنی پێتانوانیە بەو شێوێ پارتی بی دەکاتەوە بەتاکید ئێمە پارتی ئامانجێکی زۆر گەورەی هەیە بۆ بەدەستێنانی ئەو ئامانجا ئەبێ کۆمەڵێک شت بەلاوە بنێ مەسەلەن خۆی مەشغوڵ ناکا بە خۆ نیگەرانکردن و دەنگ و شێوازی بانگەشەی ئێمە
ئێمە هەڵبژاردن نەکەین باڵێ ئێمە هەڵبژاردن نەکەین 20 مانگ هەڵبژاردن نەکرێ ڕۆژی دوای 20 مانگ چاوەڕێی نەتایجەکانین باڵێ چەند ڕۆژێک دوای ئەوە نەتیجە دەرەکەوێ ئەوانەیە بن باندامی پەرلەمان ڕۆنە پەرلەمان لەسەریان واجبە سەرۆکی پەرلەمان هەڵبژێن حکومەت تەشکیلکە باڵێ دەنگ بە حکومەت و بەکارنامەکەی بدەن ئەمانە ئەم زمانە زبرەی ئێستا کە هەیە و کە زۆربەی لایەنەکانی تری غەیری پارتی لە دژی پارتی لەم هەڵمەتەیە ئەمە ئەوە دەرەخا و قسەی ئێمە ئەسەلمێنێ کە پارتی خاوەنی قەزیەیە کاتێک کە پارتی بە نەرمی وەڵامیان نەداتەوە کاتێک کە پارتی بە زمانی خۆیان جوابیان نایەتەوە باشە ئێمە ئەم هەرێمەمان خۆشەوەیە ئێمە ئەم هەرێمەمان دامەزراندووە و ئەمانوێ بیگەینی نەکەناری ئارامتر لەوەی ئێستا و ئەمانوێ ئەو هەنگاوی کە بۆمان هەنگاو بوونین بەرەو سەربەخۆی کوردستان بەرەو خزمەتکردنی زیاتر باشە هەموو لایەنەکان کە کۆکن لەسەر ئەوەی منافسی پارتی بن هەتا خەلایەن هەیە خۆی نیوەی حکومەتە ینی دەنگەکانی قابلی ئەوە نییە دوو وەزارەتی هەبێ زیاتری هەیە ئێستا لە قایدیانەوە تا قەواعدیان هەمووی هەر هاوارەکە هەر قسەی زبرەکە باشە زبر خزمەت بە چیەکە ئەمە پرسیارە جەوهریەکەیە خزمەت بە کێ دەکات قسەی زبر خزمەت بە دوژمنان بە دوژمنان دەکات خزمەت بەو سەرانەی عێراقەکە کە یانێ ئەم هەرێمە لە ناو بەرن باشە لە پەروەردەی حزبیمان هەیە ینی زۆر جار سەرکردە چۆن بڕیار بدا سەرکردە چۆن هەنگاو بنێت لە خواری شەو بەو شێوەیە تۆ پێدوانێ پەروەردەی حزبی جیاواز هەیە لێرەدا وەکو پێشتر گوتم پارتی بەم شێوە میان ڕەویە دەیەوێت بانگەشەی خۆی بکات حزبەکانی کەش دەیانەوێت بە تەشەنوجەکانی خۆیان کە دەنگیان ڕووی لە سستی کردووە دەنگ بە دەست بێنەوە ئەزانی چۆنە پارتی ئەم ئامانجەی هەیە کە کورد بگەینێتە دەوڵەتێکی سەربەخۆ حکومی بکە خەڵکی تر ئامانجی ئەوەیە پۆستی زیاتر بەدەستبێنێ پۆستی بەدەستەوە بێ و ئەوەی کە ئێستا ئەو هەموودا توشتەی لە بەردەستیانە بمێنێتەوە هەر کەس بۆ ئەو شتە هەوڵەدا کە ئامانجێتی کە بیری لێکاتەوە لێرە ئامانجێکی گەورە هەیە کە قوربانیدان دەوێت لێرەش ئامانجێکی شوکەیە کە خۆ دەوڵەمەند سازکار دڵشاد دەمەوێت باس لە خزمەت گوزاریەکانی شاری سلێمانی پاراوەستخستنی شاری سلێمانی بکەم ئێوە لێستەیە لەسەر بازنەی سلێمانین وەکو بربژێر ژمارە 20 لیستی 1990 پارتی دیموکراتی کوردستان دەتانەوێت چی بۆم شارە بکەن ئێمە دەمانوێت هەموو شتانە بۆم شارە بکەن ڕاستە شتەکان لە دەستیەوەیان نیە بەڵام بڕیارەکان لە دەستیەوەیان ئێمە ئەگەر دەسەڵاتی ئەم شارە بین پارتی لە بچووکترین لە بچووکترین خزمەت گوزاریدا بچووکترین خزمەت گوزاری پارتی ئەوەیە ئەو خزمەت گوزاریانەی کە لە هەولێر و دوهۆگەی بینین نەقلی ئێرا بێ هەولێر دۆک چی بۆ کراوە بەڵێ ڕێگاوبانێکی باشی هەیە کە ئێمە 96 و پێش 96مان بیرەکە چ ڕێگاوبانێکی هەبوو هەولێر باشە بەڵام ئەوان دەڵێن ئێمە هەولێر دەگۆڕین یانی دەیانێ هەولێر بنەوە بۆ 96وانە ئاخر خۆ ئەزانی چۆنەی گۆڕن ئەوان ئەیانەیە بیگۆڕن دەسەڵاتی لێ پارتی بکەنە کەمینە بە زۆر لای بەرن بەزەقت لای بەرن هەروەکو چۆن لە 95 بەهێز پارتیان بەهێز دەسەڵاتیان بەسە هەولێراگرت بە هەمان شێوە بڵێن یەکێتی محافزی هەولێرە نە ئێمە باز لە خزمەت گوزاری دەکەین کێ بربژێری باش بێ کە خزمەت گوزاری باش بێ باشکە ئێمە ساڵی 95 و 5 یەکێتی نیشتیمانی کوردستان هەولێری بەدەستەوە بوو و ئێمە کە چوینە ناو هەولێرەوە ئێتە بینیمان چه خزمەت گوزارێکی هەبوو لە چه ڕێگاوبانێکی ناخۆش یەک پارکی تیا بوو پارکێکی بچکۆلە بەقەت ئەم ئیمارەیە نییە بوو پارکی گڵکەند باشە کاکە جێگەی ئێستا پارکی سامی عەبدوڕەحمان تۆ ئێستا سەیریکە خەڵکی هەولێر ئەوەی مەجای نییە بچێتە دەرەوە ئەوەی سیارەی نییە ئەتوانێت بە تەکسیەک بچێتە پارکی شەید سامی عەبدوڕەحمان کە شارێکی گەشتیاریە ئەتوانێت بچێتە پارکی شانە دەریەک و شانە دەردوو پارکی مەنارەیەک و مەنارە دوو چەندین پارکی تر باشە کاکە ئێستا هەر چوار دەوری هەولێر بۆ خۆی ئەتوانی سیاحەتی تیا بکەی باشە هەم لە ڕووی سروشتەوە هەم لە ڕووی ئەمانەوە باشە خەڵک بەعام ئازادە کەواتە ئەمە نمونەی زیندوی کار و پرۆژە و خزمەت گوزاری و ئەمن و ئەمانەتەکەی پارتی دیموکراتی کوردستانە کە لە هەولێرا بەتاکیت بەتاکیت پارتی سلێمانی کاکە سلێمانی ئەزانی چۆنە لە سلێمانی لە ڕووکەشە برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان حاکمن بەڵام
کە چیتە ناو مۆزوعەکانەوە بەڵێ حیزبەکانی تریش تا ئەم فترێش پۆستیان بەدەستەوە بووە برا بەشن بۆ ئەگەر نەیانتوانیەوە خزمەتکەن بۆ دەستیان لە کار نەکێشاوەتەوە بەڕاستی ئێمە ئەگە بڵێن بە تەنیایەت نیشتمانی کوردستان و کار بەدەستەکانی بەرپرسن لە سلێمانی بە هەڵەداچین بەڵام یەکێتی دەسەڵاتی یەکەمە لەم شارەدا بەڵام ئەوان ئەگە دەسەڵاتیان نەبوو ئەیان توانی ئیسیقالە بکەن ئەیان توانی بکشێنەوە لەو حکومەتەنەوە خۆیە ئێستا دەتانەوێت چی بۆ سلێمانی بکەن ئێمە ئەمانەوە بە خەڵکی سلێمانی بڵێن ئەمێنێ بە خەڵکی سلێمانی بڵێن ئەگەر بوارمان بۆ بڕەخسێ و ئەگەر مۆڵە ئەگە مەجالمان پێ بدرێ و ئەگەر ڕێگریمان لێ نەکرێ باشە ئێمە سلێمانی لە هەر شتێک لە هەر پرۆژەیە کاکەم و کوڕی هەیە پێش هەموو شتێک ئێمە ئەتوانین پرۆژە تەواو نەکراوەکانیان تەواو بکەین بۆ نمونە پرۆژەکانی ڕێگاوبان پرۆژەکانی وبەرهێنان هەموو پرۆژانەی زۆر پرۆژە هەیە کاکە باشە واز لە پرۆژە بێنە کاک دڵشاد پێیان لە پێش پرۆژەوە ئەمن و ئەمان گرنگە بێگومان ئەم شارە کاسبکاران تیرۆر دەکرێن بە ڕۆژی ڕوونا ڕۆژنامەنووسان بە ماڵ و خێزانیانەوە تیرۆر دەکرێن شتێکیش نییە بە ناوی لێپرسینەوە و لێپێچینەوە لەم تیرۆرست و تاریک پەرستانی کە لەم شارەدا هەن پێتان وانێ هەنگاوی گرنگ بۆ بەرەو پێشوونی سلێمانی هەنگاونانە بەرەو ئەمن و ئەمانێکی باشتر دواتر دێنە سەر خزمەت گوزار بە دڵنیاییەوە ئەمان مهمترین شتە کە ئێمە بێکاری لەسەر بکەین بە دڵنیایەوە ئێمە ئەمانەیە باسی هەموو ئەو مەجالانە بکەین کە پارتی ئەوێ خزمەتی تیا بکە وەک باسمان کردێکێک لەوانە پرۆژە تاوا نەکراوەکانن بۆ دوای ئەو پرۆژەی تر کە دێنە سەر مەسلەی ئەمان ئەگە هەڵە نەبم ساڵی 1995 ڕۆژنامە نووس بەکر علیان لە بەردەمی محافەزەیە شەهید بەداخەوە کاکە کوا بکوشەکانی ژیران ئایا دەستگیر کران ئەمە نمونەیە تاوان دوای بەکر علیەکانەوە چەندین بەکر علی تر لەم شارەدا بەڵام تاوانەکە کە کرا ناگەڕێتەوە ئایا تاوانبارەکان لە شوێن ئاشکراکران بۆ ناکرێن لەبەر ئەوەی کە ئەو چەکدارانە بوون کە حیمای ئەو بارگایان دەکرد خۆیان خۆ پیشاندەران هیچیان چەکیان پێ نەبوو کاکە بۆیە لە مەسلەی ئەماندا دەکرێت لە ئەمینترین شارە خەڵک بکوژرێ بەڵام ناکرێت بکوژ دەگیر ناکرێت تاوانەکە ئاشکرا ناکرێت یعنی خۆی کێشەکە لێرەدایە کاتێک کە تاوانێک دوو تاوان نەکرێت تاوانبار سزا ئەدرێ هەر خۆی ئۆتۆماتیکی تاوان کەمە بێتەوە خەڵک تاوان ناکە بەڵێ من کاتی بەرنمەکەم هێدی بەرەو کۆتا دەڕوات بەرەو کۆتایی بەرنمەکە دەڕۆم لێکردنەوەی فلێکسەکانی جەنابتان وەکو بەربژێرانی پارتی دیموکراتی کوردستان کێرفی جەماوەریەوە کەم دەکاتەوە بەعکسەوە نەوەڵا جەماوەر ئەگەر کەسێک بڕیاری دابێت دەنگ بە کاندیدێک بدا کاندیدەکە وەرە هەڵی واسە خەڵک زیاتر دەنگی پێدا کاندیدێک کە هێرش دەکرێتە سەری حتمما مەوزوع هەیە ینی بوونی هەیە بوونێکی هەیە دەرسیان هەیە بەرد لە داری بەردارە ژیرێ باشە دارێ بەری نەبێ بەردی تێناگیرێ پارتی داری بەردارە بەردی تێژیرێ بە قوبڵمان بێ ئێمە کاتێک کە فلێکسەکانمان ئەدڕێنن باشە فلێکسەکانی من سەرم دەموچاوم لێکراوەتەوە باشە کاکە ئێخۆ خەڵک ڕقەمەکەمە بینە ڕژمارە بیستم ناوەکەی پێوە ماوە لیستەکە دەبینێت و خەڵک ئەزانێ خەڵکێک هاتووە من بە ئاشکرا ئەم فلێکسەم هەڵواسیوە ئەم هاتۆ بە دزیەوە ئەوەی کردووە شێوان دوێتی ئایا من فلێکسەکت شێواندوم بەڵام من کەسایەتیم لە شوێنی خۆیەتی بەڵام تۆ بە خەڵکی شارە لێی من ڕقم لەم پیاوە ترسیان لە دەم و چاوەکانتان هەیە بەڵێ بە دڵنیایەوە ترسیان لە هەم شتێکی ئێمە هەیە ترسیان لە حکومڕانی پارتی هەیە ترسیان لە کاندیدەکانی پارتیش هەیە بۆ چونکە کاندیدانی ئەم جارەی پارتی تا جیاوازن لە جارەکان بێگومان هەموو جارەکانی کەش بەهێز بوون بەڵام لە ئێستادا وەکو گوتوان پارتی هەمیشە هەوڵ دەدا بە فۆرمی نوێەوە بە کارابوونەوە بێتەوە نێو جەماوەرەکەی وە خزمەتی زیاتری جەماوەر و هاوڵاتیانی کوردستان بکە چونکە ئێمە لە نێوەڕۆکی بەرنمەکەدا باسمان لەوە کرد ئەگەر بمانەوێت دەوڵەت و نیشتیمانێکی سەر بە خۆمان هەبێ هەرێمێکی سەر بە خۆمان هەبێت دەوێت پێشەوە هەوڵ بدەین نیشتیمانەکەمان بەرەو پێشەوە بەرین با من پرسیارێکی دیکە بکەم
پارتی دیموکراتی کوردستان لە ڕێی پەیوەندی دیبلۆماسیەکانەوە هەمیشە هەوڵی یاوە لەگەڵ وڵاتاندا پەیوەندێکی باش دروستکات. بەڵام لە سلێمانیدا دەبینین پەیوەندەکان ڕۆژ بە ڕۆژ سستر دەبن بۆ واتایە کە دەبینین فڕۆکەخانەکان گەشتەکانی دەوەستێنرێت، دەبینین کۆنتاکت و پەیوەندیە سیاسیەکان لەم شارەدا نین. ئەوەی کە هەبێت وەکو هەرێمی کوردستان کە شاندێک دێتە بەغدا و ڕاستە و ڕاست دێتە هەولێرەوە، کەواتە وڵاتانی زلهێز، وڵاتانی ناوچەکە لەمە گەشتون کە پارتی دیموکراتی کوردستان چاوساخ و ڕێبەرایەتی ئەم ناوچەیە دەکات. بەدڵنیایەوە هەموو وڵاتان، هەموو ناوەندە ئیقلیمی و نێودەوڵەتیەکان، هەموو موئەسسە گەورەکانی دنیا باش لەوە تێگەیشتون کە پارتی هەم سیاسەتی هەم شێوازی حکومڕانی جیاوازە لەلایەنەکانی تر لەگەڵ ڕێزان بۆیان. پارتی دیموکراتی کوردستان سەلماندوویەتی کە حکومڕانە، بەمانای کەلیمە حکومڕانە، حکومەکە لە خەڵکی خۆشی قبول ناکات تاوان بکە. باشە لە نێودەوڵەتیەکان بە دڵنیاییەوە ئەزانن هەر جوڵەیەکی پارتی مهمە لە منتیقەکەیە، بە تایبەتی سەرۆکەکەی ڕابەرەکەی مەرجەعەکەی جەنابی سەرۆک بارزانی. باشە و ئەزانێ جەنابی بارزانی قسەیەک ناکە کە جێبەجێی نەکا، پارتی بڕیارێک نایدا کە جێبەجێی نەکا، و پارتی سازش لەسەر مەسەلە نەتەوەیەکی خۆی ناکە. پارتی هیچ کاتێک سازشی لەسەر مافە دەستوری و یاسایەکانی خەڵکی کوردستان نەکردووە و ناشیکە. باشە کاکە پارتی قسەیە ناکە بۆی نەکرێ، تااقەتی نەبێت، توانای نەبێت جێبەجێ بکە. پارتی بڕیارە نادا ئەگەر لە توانای خۆیدا نەبێت. باشە کاکە پارتی هەمیشە ویستوێتی لەگە وڵاتەکانی دراوسێ لەگە وڵاتانی ترا خۆی بگونجێنێ و ئەم میلەتە بگەینە بەو ئاشتی کە لە دنیای هەیە و بگەینێ بە مافەکانی. باش ئۆستازی بەڕێز، من سپاس جەنابتان دەکەم. من ماڵاوی لە بیسەر و بینەرەکان دەکەم، پاش ماڵاواییکردنم بەڕستان دەتوانن بۆ کامێری خۆتان بانگەشەی خۆتان بکەن و داوا لە دەنگدەرانی خۆتان بکەن کە دەنگ بە ڕێستان بدەن. دووبارە سپاس بۆ بەڕێستان کە تاوکات لە بەرنامەی بازنەی هەڵبژاردنەوە لەگەڵمان بوون. بەڵێ خۆشەویستان، سپاس بۆ ئێوەش کە تاوکات لە بازنەی هەڵبژاردنەوە بیسەر و بینەرمان بوون. بە هیواین بە هەمووتانەوە بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بەم کاندیدە باشانەی پارتی دیموکراتی کوردستان بدەن کە ئەمڕۆ لە بەرنامەی بازنەی هەڵبژاردنەوە بەڕێز دڵشاد عومەر نووری وەکو بربژێری ژمارە 20 لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان لەگەڵمان بوو. هیوام سەرکەوتنتانە و دوور بن لە نەخۆشی و ناخۆشی و سەربەرز بن. هەمیشە ڕێزی دیلمان خەسرە و لەگەڵ هاوکارم کاک مەسعودی حاجی برایم و سەیوان سابیر قبولکەن. خواتان لەگەڵ بێ وەلەو لاشۆ بابیرم نەچێت. مۆنتاژی بەرنامەکە کاک شوان محەممەدە. ڕێز سڵامان بۆ هەموو لە یەکتان و خواتان لەگەڵ بێت. من دڵشادی عومەر نووریم، کاندیدی ژمارە 20م لەسەر لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان. ئامانجمان دادپەروەریە، ئامانجمان خزمەتکردنی خەڵکی شاری سلێمانیە، ئامانجمان خزمەتگوزاری زیاترە بۆ ئەم شارە، ئامانجمان دابینکردنی ئەمن و ئەمانە بۆ ئەم شارە. 20 مانگ دەنگ بە ژمارە 20 بدەن. 20 مانگ لە لیستی 190 پارتی دیموکراتی کوردستاندا دەنگ بە ژمارە 20 بدەن، دەنگ بە کوڕی خۆتان بدەن، دەنگ بە برای خۆتان بدەن. من بەڵێنی گەورە نادەم، بەس بەڵێ نەدەم لەگەڵ هیچ پرۆژە یاسایەکدا نەبم کە لە بەرژەوەندی ئێوەدا نەبێ، لەگەڵ هیچ پرۆژە یاسایەکدا نابم کە مەسلحەتی ئەم وڵات و نیشتیمانەی تیان نەبێ. سەربەرزی بۆ شەهیدان ئاوادان بێ کوردستان.